خاڵێکی تر ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانن کە لە دنیادا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە شتێکیان ئەداتێ یان داوای شتێک ئەکەن بەڵام ئەم شتە ئەڵێن خوایە ئەڵێ زۆر جار کەس ئەڵێ خوایە ئەوەم بۆ بکەی پەروەردگارەوەک خوای گەورە بۆیە کا بەسەم ئەو وعدەکەی ناباتە سەر لەگەڵ خوایە زۆر جار وریابین شتێک ئەمە بێتە نەزر لەسرت ناڕوە نەزرش فەرزە سنت نییە تۆڵی خوایە ئەو کارم بۆ بکە ئەوە من وعدەدەم ئەوە بکەم بۆ تۆ ئەوە نەزرە ئەبێ بیکەی ئەگە حەیوانش بوو نابێ لە گۆشتەکەی بخۆی چکە تۆ نەزرت کرد ئەگە ناوتیش هێنا نابێ بیگۆڕی بۆ من ئەڵێم خوایە کەسێکم نەخۆشە ئەگە شیفای بدە حەیوانێک مانگایەک مەڕێ بزنێک 100,000 دینار گڵایەک دەفتەرێک کە وتم خوای گەورە بۆمی کرد ئەبێت جێبەجێ بکەم وە خۆیشی جێبەجێ بکەم نابێ گۆڕانکاری نابێت یایە ئەمە چی ئەمە نەزرە پێغەمبەری خوا فەرمی ئەو کەسانەش خراپن لە دیوانی خوایە کە خوای گەورە کارەکانیان بۆ ئەکا بەڵام ئەمان نایبەنە سەر وعدەکە لەگەڵ خوایە خاڵی کۆتاییمان ئیمانداران ئەو کەسانەی کە خراپن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانن کەوا خراپن لە ڕۆژی قیامەتە ئەوانن کە عەیب و عاری خەڵکی یان خۆیان لە فکر چووە خەریکە عەیب و عاری خەڵکین یان لە شەڕیان خەڵک ئەمین نییە بۆ خەڵک خراپبی ئیماندارن بەڵام باسی خراپە و شەڕی خۆی ناکە باسی خراپە و شەڕی بەرامبەرەکەیەکە ئیماندارانی خۆشەویست ئەبێ ئێمە وریابین کەسێکی سوودبەخش بین کەسێک بین خەڵک سوودمان لێوەرگرێ قسەکانمان بزانین چەندێ سوودی ئەم جا بیکەین کردارەکانمان هەنگاوەکانمان کە دەینەین بۆ خۆمان بۆ ماڵمان بۆ دەوروبەرمان بۆ گەڕەکمان ئیسا هەڵەی تۆ وەک من نییە هەڵەی منش وەک کەسێکی تر نییە هەمووی وایە قوتابیەکە باشترە تا مامۆساکەی هەڵەی قوتابیەکە باشترە تا مامۆساکە مامۆساکە باشترە تا مودیرەکە مودیرەکە باشترە هەتا مودیری سەری خۆی باشترە هەتا سەرەوە چونکە هەتا سەرەوە هەڵە بکە هەموومان تیاچین سە تو کار بەدەستێ ئەگە هەڵەیەک ئەگە قەرارێکی سەقەت بدا ملەت ئێفەوتی ئەگە خەتیبێ قسەیە بکە گەڕەکێک ئەفەوتی ئەگە موختارێ قسەیە هەڵە بکە خەڵکێ زۆر لە ناوەچێ ئەبێ تۆ بزانی های لەکوێ خۆت بناسی لە چی مەوقعەکەم و چۆن قسەکەم و چۆن ڕەفتارەکەم ئیمامی عومەر دایەقەی مناڵەکەدا یاتا نەخەمەوە لەناو قوڕا یاریانە کرد مناڵ بوون تۆپیانە کرد وتی وریابن نەکەون مناڵەکە قسەیەکی کرد زۆر گەورە بوو قسەی گەورەکان بوو مناڵ نەبوو وتی یا ئیمام با ئێمە بکەوین وریا بە خۆت نەکەوی کەوتنی ئێمە هەر خۆمانی بەڵام کەوتنی تۆ کەوتنی ئومەتە قسەیەکی زۆر بەقووت کەوتنی ڕەئیس عائیلەیەک کەوتنی ماڵەکەی هەمووی کەوتنی مودیرێک کەوتنی دایرەکەی هەمووی کەوتنی قایم قامێک کەوتنی شارەکەیە هەتا چێتە سەرەوە تا سەرەوە چکە بێ وریابیت خەڵک لە ژێر دەستا بووە بێ وریابی